باشێکە لەو تاریخە بەولاوە هەزار سڵاو لا خەبات کوڕی ئاوا خوڵقاوە بۆ هەرژینی دەڵێم من ئەژیشم بیرماوە ئەوە ئەژمامە هەرژینە دەگلێم نەمرێ ئەولاوە قەولت بە ئادا داوای تر نەکشەی تەدواوە بۆ ئەهلی ڕەش و بۆری یعنی ئەو ئاباناوە وایە قەباتی نەمرێ ئادا بکا بەزاوە ئەوە ئەژمامە نزایان ئەڵەی بیری نەماوە دیڵێ هیوا عێراقی بەند بە ئەلف و باوە خدا بۆ خۆی دەزانی ئەم شەوەمان ڕۆناوە مەمەی ئەڵێی کەلایە بابی ئەو بە من نایە بۆچی مەیلم پێنادا کوشتومی خاتوسایە گاگامان هەرچی بڵێ من سەرم لە ڕێدایە ئابانجان لێ یاد ناکەمەی بژی بۆمە و ئەدایە ئابان و حەمە و بوار خۆش بناو سێبرایە هەر بۆ حەمان دۆڵانی یاڕەم نەمرێ خودایە ئایا سەبرایم لە پێش پێ بەس بەحتاجم بەخوایە بۆ ئەلی دەیلوژەیی عایدی کامێران ڕەژان دەست تەسفیری کەوت داینێ لای لیستایە بژی ڕاژان خەباتی پێم نەڵی بێوەفایە هاوە لە دەوری گەڕێم وەرگت دێنە سەمایە ئەوەش بابان دۆڵانی هیوای لە خزمەتایە برام خاڵە هەرژینە جام ڕەشی لە ژێردایە هەر بۆ سەرای زەکیەیە پێم نەڵێ بێوەفایە کاروان خەباتی دەیڵێ لەگەڵ کاکە هیوایە هەر بۆ دەربازە ڕەشە سیاوکارە ڕەباتای ئەی باوکە بۆ بەسی خۆشەوە گوێ ئەها دەمە خۆش هەی هەڵکەوتووی سلەیمانی زۆر بێ حەلال لە جوانی لە ناو جادەی پۆزەکە شانێکمدان لە شانی سەتی وەکو مامی وا بۆی بووانی گەرانی ئۆی پێم گوت لە دەورت گەڕێم لە دڵداری نازانی بەڕاوشتی یادیارە شازادەی سلەیمانی بۆ ئەدا و بۆ بوارە مازەکەم چاوی جوانی ئەوە هیوا بۆت دەڵێ لەگەڵ خەبات کاروانی ئەو مام و برازایە نەچێشم پەشیمانی ئەوەش مامە ئابانانت بیر منی گەرانی یعنی بوار و ئادا پەسەندی کوردستانی ئەوەش مامە هەرژینە ئەم شەوە تا بەیانی هەی من ئابانم خۆشەوێ بۆ هەلەکەی دۆڵانی هەر بەیادی هەڵکەوتە یعنی هەڵکەوتە شانی گلەیم لە هەرژینە ئەو بۆچی چای نەهانی هەر بۆ نزای کیچی تۆ یاڕەت ببێت توولانی شایەشی وەتان هەیە کە شان نادا لە شانی یا ڕەبی تەمەنی نزاد بێت جێژ و توولانی بۆ ئالانی موبایل نەمدیوە بە چاوانی ئەوەش مامە گەرایە سڵاو لە قەومەکانی هەی بۆچی مەم هیوات جێیەش لەگەڵ مامە کاروانی هەر بۆ سەرەی زەکیە دەکەین یادی لاوانی ئالان ئەوە بزانم ئێستا خاڵیە دووکانی ئەوەش کاروان خەباتی جوان دەڵێ بەندەکانی بۆیە ئالان جێیەشتم بۆ ڕۆشتەوە بە ئاسانی بۆیە ئالان جێیەشتم ڕۆشتەوە بە ئاسانی گورە هاوڵ من کە بە دەروێشی سەرچی پەشیمانە بە من دەگرێ بەهانە بۆچی مەیلم پێنادا کوشتومی ئەو ئاوانە بەن لە سارم دەباریە وەک تەرزۆکە و بارانە خدا بۆ خۆی دەزانێ کوشتم بۆ ئەو سەزوانە هەی لە نێو کیژی خەباتە خۆش
باشم ئەوێ پەروانە خوا لە لای من جوانە دەگبژیاوە ئەبانە وەختە دەچێ بۆ مەکتەب دڵم دێتە جۆلانە هەر بوهاری دەلووجا یعنی کامێرەمانە ئابانم خۆشەوێ زۆر مردن ئەو دۆڵانە بژی ڕاشی خەباتی ئەمڕۆ کامێرەمانە ئەوەی چاوپێ لەم بەرزا سوێن بەو ئیسمی گەیلانە کاکە ڕاژەن دایما تازە ئەدمین خۆمانە یادی سەوەی زەشێیە و هەڵکە و کاشانە و دوانە یادی دەربەز ڕەباتی نەڵەی ئەمنی وەلان هیواش وەکو خەباتی زۆر حەزی لە هەستانە ڕەبی خەندە ناڵی هەرچی ناوی کەروانە پەیچەکەتان هاگەکرێ ئەو شەو ئەو کەنگ ڕاژانە مامە کەروان ناتوانی بەخوا پەیچم زەمانە بە قورعان من ئەتانم بەو خوایەکە هێزانە دوایی شەیدی ئەکەم ئەو پەیچ و ئەدمینانە وەڵا هیوا بزانە ئەوە ئیشی خۆمانە بەخوا نایڵم کاکا تا هاتی کە جۆژیانە هەزار هاکەرم هەیە لە خاشی کوردستانە هەریژی دیوام هەیە دەگمەنا لە جیهانە ئەو شەو سەیری پەیچتکە نایبینی بەو چاوانە کاروان تۆ ئادێم نەکەی کاروان تاوهەکەم نەکەی تو حەقی ئەو قورعانە بۆم هەک نەکرێ بلۆک دەکەم بە ماڵە شێخ مەولانە برایەتی من نامێنێ سوێن دەخۆم بە سوبحانە ئادەم هەڵم جێراوە دبینی من ڕاژانە کاکە ئەدمین ڕاژانی نامە هیوا و کاروانە ئێمە ئیمشەو بەزووتە ئەیڵێن ئالەم بەندانە وا لێمان نەسێنێ چی ئەدمین لە کورسان هەر وەک تۆ دەیکەی وانا بێ چاوەکەم گوێت لە من بێ باوە لەی دەڕم بەی بێت و خوا لەی دەشەقەی بێ سلێمانی لەگەڵ سەبڵاغ بە فیلەی چاوێکی بێ ئەشین جەن ئێستا ئەمڕۆ تەواو بین ئارامت بێ ئەوەش ماماژینا یەک لەحظا پەلەی نەبێ ئەرشین جان خەمت نەبێ ئێستا زوو تەواو دەبێ کاکە کەتمە نەماوە هەکەوا تەواو دەبێ وتم ئابان دۆڵانی نابێک لەی لە من بێ ئەوەژە میوانەکان یەک یەکە بۆ بەخێر بێ ئەو جۆرە قبوڵی ناکەم ڕاژان ئەدمینم نەبێ ڕەبی دەشتی دۆڵان ئەبەژە ناوەدان بێ هیوالا دەبی نابێ پێی بڵێ پیرۆزت بێ هەر بۆ دەرێژ ڕەباتی هەر بۆ دەڕا ڕەباتی ئەوها دەبێ هەمیشە دوعا دەکەم ڕەبی ئەدا گەورە بێ کاروان ژەن قەت نادەبێ ئەو هەر ئەدمین خۆمە بێ شاوی بوار ماچەکەم وەک کاکی پایەدار بێ ئەوەش مامە بوارە